لە کوردستان ساڵانە نزیکەی 110 تۆن زەیتی زەیتون بەرهەم دەهێنرێت. بۆ مەبەستەش لە بەشێکی زۆر لە پارێزگەکانی کوردستان چەندین باخەوان سەرقاڵی باغداری زەیتون بەرهەمەهێنن. بێگومان ئەو بەرهەمەی کە باسم پیدا خۆت ئەو ڕێژەی کە باسم کرد 110 تۆن زەیتی زەیتون 800 تۆن زەیتون لەلایەن 1340 باخەوانەوە بەرهەمەهێنرێت. اینجا ئەوەی کە جێگەی دڵخۆشیە پارێزگای هەڵەبجە لە بەرهەمهێنانی زەیتی زەیتون پلەی یەکەمی بەدەستهێناوە. اینجا ئێستا چەند خاوەنکارێک بە سوپاسەوە بوویان کە ئێمە لە پرۆگرامی سەرەتا تا کۆتا لە زۆر لە پرۆگرامەکانی تر بدا ئەگەرچی لەو مافەی خۆمانمان بەخشیوە کە بەشی ڕیکلامە یان لە حەقی ئەوە نیشمان خواردۆ، بەڵام لە پێناو برەودان بە کارەکانیان لە پێناو برەودان بە بەرهەمی خۆماڵی بە خۆشحاڵیەوە باسی بەرهەمەکانیانمان کردو و ناوی بەرهەمەکانیانمان هێناوە، چونکە دەستیان هەیە لەو بەرهەمانی کە تەندروستن، دەستیان هەیە لە زیادکردنی بەرهەمی ناوخۆیی، دەستیان هەیە لە زیادکردنی هەلی کاری ناوخۆیی. چەند سەرمایەدارێک خاوەنکارێک کارگەی تایبەتی بەرهەمهێنانی زەیتی زەیتونیان لە زەیتون داناوە، چەندین کەس کاری تیاکەن کە ئەمانش بۆ خۆی هەوڵێکن بۆ دۆزینەوەی هەلیکار و کەمکردنەوەی ڕێژەی بێکاری. بۆ ئەمڕۆ بەگشتی باس لەواکەین کامە جێگەی دڵخۆشیە پارێزگای هەڵەبجە لە بەرهەمهێنانی زەیتی زەیتون لە پلەی یەکەمدایە و لەوێش کارگەی تایبەت هەیە بۆ بەرهەمهێنانی زەیتی زەیتون. یەکێک لە خاوەن کارگەکان کە ئەمڕۆ بەڕێوەبەری کارگەیەکە لەگەڵماندایە قسەی زیاتر لەسەر ئەم بابەتاکەین بزانین زەیتون پرۆسی بەرهەمهێنانی زەیتی زەیتون چۆنە، زەیتونەکانی باخچەی خۆمانن، ئایا زەیتونی وڵاتانی تر بەکاردەهێنن بۆ گرتنەوەی ڕۆنەکە لێ یان تەنها زەیتی خۆمانەیە بەکاردەهێنرێت. ئەو زەیتونەی کە هەیە ئەبێت تایبەتمەندێکی چی بێ بۆی کە ئێمە زەیتونەکەی لێ بگرینەوە. ئەمانە کۆمەڵێک پرسیار ڕاستی میوانەکەمان دەکەین لە پارێزگای هەڵەبجەوە. ڕاستەوخۆ زۆر بەڕێز پەیام سەیوان بەڕێوەبەری کارگەی بەرهەمهێنانی یەکێک لە زەیتی زەیتونەکانە کە لەو پارێزگایە تا ئێستاش لە کاردان و بەرهەمەکانیان لە بازاردا فرۆشێکی زۆر زۆر باشی هەیە. کاک پەیام ئەگەر گوێی لە منە سڵاوی لێبێت. کاک پەیام دیینێ لا تۆ بزانین هەست بە چیەکەن کە پارێزگای هەڵەبجە لە بەرهەمهێنانی زەیتی زەیتون لە پلەی یەکەمدایە؟ بەڵێ بەیانیتان باش، خۆشحاڵین بۆ دەرفەتە، خۆیان بە خۆشحاڵە زانین کە پارێزگای هەڵەبجە لە دوایەوەی بە پارێزگایەکی هەناری ناسراوە وەکو لای هەمووتان ڕوونە، بەڵام لە ئێستادا برەودان بە بەرهەمهێنانی ڕۆنی زەیتون لەم پارێزگایەدا لە بەرەو پێشچوونێکی زۆر زۆر باشدایە. زۆر باش. کاک پەیام ئێوە جەنابتان بەڕێوەبەری کارگەیەکەن، باشە لەم کارگەی ئێوە پرۆسەی پێم خۆشە دواتر پیشانیشمان بە شێوازی بەرهەمهێنانی زەیتونەکە چۆنە، زەیتونەکە کەیەتە نێو کارگەکەی ئەوە چۆن زەیتەکەی لێ وەردەگرنەوە، ئەمە هەڵەگرین بۆ دواتر هەندێک پرسیاری تایبەتمان دەبێت بە شێوازێکی مەیدانی ژەگەر بتوانن لەگەڵ کاکسەرداری کامێرەمانی ئێمە و تیمی ئێمە بە مەیدانیش پیشانمان بن. بەڵام پێش ئەوە با باسێکی ئەو باخەوانانە بکەین کە سەرقاڵی بەرهەمهێنانی زەیتونن. ئەو زەیتونانی دێتە کارگەیەوە هەمووی بەرهەمی باخەوانەکانی خۆمانن؟ بەڵێ لە ڕاستیدا کارگەی ڕاستان توانە قەبارەی 120 تەن زەیتونی هەیە لە 24 کاتژمێردا کە خۆ وەکو خۆشتان دەزانن ئاماژەتان پێیە یەکەمین کارگەیە لەسەر ئاستی عێراق. ئەم کارگەیە توانێتی بەرهەمی هەموو جوتیارانی عێراق وەربگرێتەوە کە ئەمەش بووەتە هۆی ساختبوونەوەی بەرهەمی ناوخۆی و دروستبوونی بەرهەمی ناوخۆی لەم پارێزگایەدا. بەڵام ئەوەی لای ئێمە ڕوونە سەبات بە پرسیارەکەی جەنابتان، هەتا ئێستا ئێمە ئەو بڕا پێویستی کە خۆمانەمانوێت لە ناوخۆدا دابین نەبووە و لە 160 بەرهەمی ناوخۆیە لە 140 بەرهەمی دەرەوەیە. بەڵێ زۆر باشە. کاواتە کاک پەیام بە شێوازێکی گشتی ئێوە هەموو جۆرە زەیتونێک وەرەگرن بۆی دواتر بیکەم بە زەیتی زەیتون و بیخەنە ناو بازاڕەکانەوە، یاخود تایبەتمەندی ئەو زەیتونانە چییە کە ئێوە بۆ نمونە وەریەگرن و لە کارگەکەتانە دواتر ئەیکەن بە زەیت و هاوڵاتیان سوودی لێ وەرگرن؟ بەڵێ سەبارەت بە شێوازی وەرگرتنی زەیتون لەم کارگەیەدا عادەتەن زەیتون خۆی دوو سنفە، سنفی یەکەمیان تایبەتە بە ڕۆن،
صنفی دووەمیانشان تایبەتە بە خۆشەکردنی زەیتون و سوێرکردنی زەیتون. عادەتەن ئێمە ئەو جوتیارانی کە لە ماوەی 4 ساڵی کارکردنماندا گەرزانی بێتمان زەیتونەکانیان بە کەڵکی بەڕۆنکردن نایە بۆ بە کەڵک نایە ئێمە ئاگادارمان کردنەوەتەوە کە لە ساڵانی داهاتوودا زەیتونەکانیان لە وەرزی چنینەوەی خۆشەکردنی زەیتوندا کە مانگی دەیە لەو کاتەدا بیفرۆشنەوە بۆیە خۆیان سوودمەند بن. بەڵام وەرزی لێکردنەوەی زەیتون لە مانگی 11 بۆ مانگی 2 بۆ بەرەمێنانی ڕۆنی زەیتونە ئێمە ئەو قۆناقی کە وەرگرتنی زەیتونە لە مانگی 11دا عادەتەن ئێمە وتومانە بۆ جوتیارانە چونکە ئێمە تەختیەمان کردو دیاریشمان کردووە کە ئەکسەرێتی جوتیارەکانی ئێمە مشەکە لە باخەکانیان تایبەتە ینی ئەتوانین بڵێن هەم خۆشەکردنی تایە و هەمیش بۆ ڕۆنی تایە. بۆ ئێمە دیاریمان کردووە کە ئاگادارمان کردوون کە ئەوانەی تایبەتن بە بەرهمێنانی ڕۆن ئەوانە لیان وەرەگرینەوە. چۆن ئەزانن کاک پەیام چۆن ئەزانن ئەم زەیتونە بە کەڵکی ڕۆن لێگرتن نایەت ینی ئەمە بەچی دیارە زەیتونەکە بێت چۆن بێ؟ بەڵێ عادەتەن ئەگەر ئێمە بە شێوازێکی گشتی باسی بکەین بەرەمێنانی ڕۆنی زەیتون ئەو جۆرە نەوعێتانە دیاری ئەکرێن کە بڕەکانیان ورترن یاخود ئەسنافەکانی دیارەکەن. ئێمە لەم کارگەیەدا تیمێکی پسپۆڕمانەیە کە شارەزان لە بەرەمێنانی ڕۆنی زەیتون وە مهندسی تایبەتمان هەیە بۆ ئەوەی ڕێنمونی جوتیارانەکەین کە چ سنفێک هینی بەرهمێنانی ڕۆنی زەیتونەوە چ سنفێک کە هینی تایبەتە بە خۆشەکردنی زەیتون. ئەو سنفانەی کە زیاتر وردن وەکو پیکواڵ، ئەربیکین، کرۆناکی، سۆرانی، خرخاڵ ئەم سنفانە عادەتەن بۆ بەرهمێنانی ڕۆنی زەیتونن و ئەو سنفانەی کەیش کە بڵین هەم ئەتوانی ئیسفادەی لێ بکەی بۆ خۆشەکردن و هەمیش بۆ بەرهمێنانی ڕۆنی زەیتون ئیسفادەی لێ بکەی. ئەم نەوعێتانەی کە ئەچنەوە نەوعێتێک کە پێڵێن توفاحی نەخلەیی کە قەبارەی دنکی زەیتونەکان گەورەترن و ئێمە بەم شێوازە جوتیاران تێگەێنین کە ئەمانە ئیسفادەیان نابێ بۆ کارگەکەەوە خۆشیان زەرەورمەند دەبن و ئێمە لەم حاڵەتانە ئەمە جوتیاران پێیان ئەڵێن و مهندسی کشتتوکاڵەکەمان ئاماژەیەات کە ئەم ساڵ تۆ تازە هێناوتە بەڵام لە ساڵانی داهاتووترە لە وەرزی خۆشەکردنی زەیتون بە ئەو کەسانی کە ترشیاتەکەن ئەو کەسانی کە بۆ سوێرکردن بەکارێنن لەو کاتەدا ڕەپارێکی باشترت بۆکەوە ئەم سنفانە بۆ زەید نابن. باشە کاک پێیان باسی لە چەند جۆرێکی جیاوازی زەیتون کرد. دیارترین ئەو جۆری زەیتونەی کە جوتیارە بەڕێزەکان لە پارێزگای هەڵەبجە بەرهەمێنن کام جۆری زەیتونە کە بۆ ئێوە زۆر باش بێت و شیاو بێ و سوودی لێوەرگرن بۆی کە زەیتی لێوەرگرن؟ بەڵێ لە پارێزگای هەڵەبجەدا حەزەکەم ئاماژەی پێ بم 400 دۆنم دار زەیتون لەم پارێزگایە بوونی هەیە و عامەن زەیتونی ئەم پارێزگایە ئەتوانم بڵێم لە سەدا بە ڕێژەی ئامی کە ساڵانە کە وەریەکرین لە سەدا 13 بۆ 14ەیە و ئەوەی کە ئێمە ئیسفادەمان لێ کرد بێت یەک باقی حکوومەتە کە 5,000 نەمامی زەیتون وەکو هەدیەیەک درا بە پارێزگای هەڵەبجە لە بریە و 5,000 شەیدا کە لە ڕابردوودا لە ساڵی 2005 حکوومەتی یاریمی کوردستان بەخشی بەم پارێزگایە و ئێمە تەنها لەو 5,000 نەمامە زیاتر ئیسفادەمان کردو بۆ کۆمەڵە ئەسنافێکی تایە کە تایبەتە بە ڕۆنی زەیتون وەکو سۆرانی کە نسبەی ڕۆنی لە 18 بۆ 20 بەڵام ئێمە سپاس بخوا کە توانیمانە لە دوای چوارەمین ساڵە دوایەوە درکمان کرد کە زەیتونەکانی ئەم پارێزگایە مشەکەلن بۆیە کۆمەڵە جوتیار حەزەکات تایبەت بێ بە ڕۆن و سوود لە بەرەو پێشچوونی بەرەمێنانی ڕۆنی زەیتون ببینێەوە ئێمە مەشتەلێکی تایبەتماندانا بە بەرەمێنانی ڕۆنی زەیتون و ئەم ئەشتەلە سێ ئەسنافیتیا فرۆشین کە ئەربیکین و کرۆناکی و پیکواڵە و ئەم ئەسنافانە نسبەتی ڕۆنیان زۆر باشە کە 50,000 نەمامی داری زەیتونمان لەم پارێزگایە ساخ کردوتەوە لە دوای دروستبوونی ئەم کارگەیە کە ئەمەش بۆتە هۆی ڕوبەرێکی سەوزایی زۆر لە پارێزگاکەدا و دروستبوونی هەلی کار و ساخبوونەوەی بەرهەمێکی واتە کاک پەیام لەو 400 دۆنمە باخەی کە تایبەتن بە بەرهەمێنانی زەیتون کارگەکەی ئێوە چەندی ئەم بەرهەمی جوتیارانەی وەرگرتوتەوە ینی
ئەمە جێگەی دڵخۆشیە بەڕاستی کە ئێوە بتوانن بەرهەمی جوتیارانی خۆمان وەربگرنەوە بۆ ئەوانش بتوانن بەردەوام من لەسەر بابەتەکانن چکە ئێمە زۆر جانێنەوە پرۆگرامدا باسی ئەومان کردو جوتیارانی ئەمە یەکێک لە کێشەکانیان کە هەیەە ساختکردنەوەی بەرهەمەکانیانە ئێوە توانیتوانە لەو 400 دۆنمە چەندی بەرهەمی ئەو جوتیارانە وەربگرنەوە بەڵێ لە ڕاستی ئێمە ئەتوانین تەواوی بەرهەمی جوتیاران وەربگرینەوە و پارێزگای هەڵەبجە 300 تان زەیتونی هێناوە لە ئەم ساڵداوە لە ساڵانی ڕابردوودا ڕێژەکەی زیاتر بووە بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو سەرمایی کە ڕووی کرد لە پارێزگای هەڵەبجە و ڕێژەیە کەم بوویەوە بۆ 300 تان زەیتون لە پارێزگای هەڵەبجە بەرەم هاتووە ئەمە ئەوەی کە ئەمێنێتەوە لە ڕاستیدا ئێمە ئەتوانین تەواوی بەرهەمەکە وەرگرینەوە بەڵام وەکو لە پێش ئاماژەم پێدا ئەم کەمیەتە بڕێکی بۆ خۆشەکردنی زەیتونەوە جوتیار سوودمەند نابێت لەوەی کە بێنێتی بۆ کارگەکانی بەرهەمێنانی ڕۆنی زەیتون بۆ ئێمە جیایەکەینەوە بۆیە ئەو جوتیارانە لە 100% سوودمەند بن لە هەردوو بڕەکەی ئەو کەمیەتەی کە پێویستە بۆ خۆشەکردن ببرێت لە مانگی دەدا بفرۆشتێت و ئەو کەمیەتێکی کە پێویستە بۆ بەرهەمێنانی ڕۆنی زەیتون ئێمە بە تەواوەتی هەمویان لێوەرەگرینەوە. پێمان خۆشە ئێمەش و بینەرانیش پرۆسی بەرەمهێنان و دروستکردنی زەیتی زەیتون لەنێو کارگەکانە ببینین هەر بەدەم قسەکردنی شەوە ئەگەر دیمەنانش ببینین بام دیمەنانش کێسە لەسەر شاشە هەیە هاوکارانم ئێمەش زۆرمان پێخۆشە زۆر باشە کاکتایەوە ئامادابن ئێمە هەندێک لە دیمەنەکانە گوازینەوە ئەمەی کەیبین زەیتونەکانن کە لەو کارگەیە بەرهەم دێت زەیتونەکان بەرەم نایە زەیتی زەیتونەکە جار باسی زەیتونەکانمان کردو ناچوونەتە پرۆسی بەرهەمێنانی زەیتی زەیتونەکە تۆڵێمە ئەم زەیتونان کە لەو کارگەیە بەرهەمێت کە هاتوونەتە نێوەم کارگەیەوە باشە لە نێوەم کارگەیە تۆش زۆر زیرەکی ها لە دۆزینەوەی هەڵە ئەمەی کایبینن زەیتونی ئەو جوتیارانن کە وەکو پێیان باسی کرد 400 دۆنم لە زەیتون لە باخچەکانی پارێزگای هەڵەبجە بەرەم دێنە نێو کارگەکەەوە ئەنجە کۆمەڵک پرسیاری تر هەیە لاە ئێمە لە کاک پەیامی بکەین پرۆسی بەرەمێنانی زەیتونەکە چۆنە چەنی پێچێت کاتێک زەیتونەکە دێتە لایەن دەشۆردرێتەوە خۆناغی شۆردنەوە چۆنە خۆناغی لێگرتنەوەی زەیتونەکە زەیتەکە چۆنە لە زەیتونەکە دواتر پرۆسی لە قوتونان و شوشەکردن و زۆر بابەتی تریش هەیە کە پەیوەندی هەیە بە زەیتونەکەەوە ئەگەر کاکپیام ئامادە بێت دەچینەوە لای بۆی کە بزانین پرۆسەکەی چۆنە کاکپیام جارێکتر دێنەوە لای تۆ کاتێک جوتیارێک باخەوانێک زەیتونەکەی دەهێنێ بۆ لای ئێوە تابان زەیتونەکە وەکو باست کرد تیمی تایبەتتان هەیە دەزانێت کامە زەیتون باشە بۆ لێگرتنەوەی ڕۆن لی باشە لەوێ بڕیاری ئەوایەن کە ئەم زەیتونە بچێتە پرۆسی بەرەمێنانی ڕۆنی زەیتون لێگرتنەوەی ڕۆنەوە زەیتونی گۆشتن باشە بۆ لێگرتنەوەی ڕۆن یان چۆنە ئەگەرە تایبەتمەندەکە باسکە پرۆسەکەش دەست پێ بکەین زانین چۆنە بەڵێ لە قۆناغی یەکەمدا وەرگرتنی زەیتونەکەی لەم وەپەرەدا دوایەوەی مهندسی کشتتوکاڵیەکەمان عادەتەن ئەمڕۆ ئێمە ئیش ناکەین لە ئێستادا لەبەرەوەی کە وەکو ئاماژەم پێیا بەهۆی و سەرمایی ڕووی کردووە لە پارێزگای هەڵەبجەوە پارێزگای سلێمانی کەمیەتی زەیتون ئەم ساڵ بڕی پێویست نەبووە بۆ کارگەکە ئەنان لە ساڵی پاردا ئێمە ئەو کەمیەتە تا مانگی 15 ئێمە ئیشمان کردووە بەڵام لە قۆناغی کۆتایی وەرگرتنی زەیتون نین بەڵام لەم بەشەدا کە ئاماژەی پێین ئەمەوە پەرێکە بۆ وەرگرتنی زەیتونەکە دوایەوەی زەیتونەکە کێشرێت بەم قایشە زەیتونەکە سەر ئەخرێت ئەگەر زانیمان زەیتونەکە هیچ کێشەیەکی نییە و دوای وەرگرتن بەم قایشە سەرەخرێت بۆ بەشی سەرەوە کە ئەم ئامێرە ئامێری شۆردنەوەی زەیتونەکەمانە بەسێ ڕێگای جیاواز ڕێگای یەکەمیان ئەو پاشماوانەی کە کێشیان سووکە وەکو گەڵاو پوش و ئەو تەپوتۆزەی کە بە زەیتونەکەەوەیە جیاکرێتەوە بە فانێک سەحبەکرێتە بەشی دەرەوە و لە دواتردا بە پامپێکی بەقوت بڕعاوێک لەم جیازەوە ئەمە ئامێری شۆردنەوە وشینە بۆ ئاوەکەمان بۆڵایەتە بەشی سەرەوە وە زەیتونەکە ئەکەوێتە خوارەوە بە لێکەوتن ڕوویە لە نێوان زەیتون و ئاوەکەدا وە دواتر
لەم قۆناغەدا ئەگەر شتێک کێشی سووک بێ وەکو وردە زیخ وەکو وردە بەر لەم ئەو شتانی کە هەیە بەم ئامێرە هەزەیە و دواتر بە هەزەکە ئەکەوێتە خوارەوە جوان جوان ئامادە ئەکرێت بۆ ئامێری کراشەر و لە کۆتا قۆناغە بە چوار نۆزڵی بە قووەت کە لەم بەشەدایە بەم چوار نۆزڵە ئامێرەکە زەیتونەکە ئەشۆرێتەوە و لەم بەشەدا ئامادە ئەکرێت بۆ قۆناغی وەبەرهێنان زۆر باشە کە قۆناغی وەبەرهێنانیش لە بەشی ئەو دوایە ئەگەر کاک پێم ئەگەر زەیتونێک بۆ نمونە خراپ بوو بێ تێک چوو بێ لەم پرۆسەیە ئەو زەیتونانە توانرێت جیا بکرێتەوە یاخود ئەو کاتانە بۆنەوە چی لێت هەروەها لە دوای ئەم پرۆسەی کە تۆ باسیشت لێوە کرد چ پرۆسەیەکی تر هەیە کە دواتر بکرێت بۆ ئەوەی کە زەیتێکی زەیتونی تەندروست بەرهەم بێت بهێنرێت و بگاتە دەستی هاوڵاتیان لە ڕاستیدا سەوتەکەت وازەح نەبوو لە پرسیارەکەت وازەح نەگەشتم ئەفوان زۆر باشە پرسیارەکەم ئەو بوتم ئەگەر لە دوای ئەم پرۆسەیە بۆ نمونە ئەگەر زەیتونێک خراپ بوو بێ زەیتونێک تێک چوو بێت لەم پرۆسەیە جیا ئەکرێتەوە ئەم زەیتونانەیە خودنا هەروەها لە دوای ئەو پرۆسەیە شەوا چ پرۆسەیەکی تر هەیە بۆ ئەوەی کە زەیتێکی زەیتونی تەندروست بگاتە دەستی هاوڵاتیان بەڵێ ئێمە بە دوو شێواز جیاکردنەوەی ئەو نوعیەت و کوالیتی زەیتە جیا ئەکەینەوە لە قۆناغی یەکەمدا وەکەوەی ئاماژەم پێەیە کە مهندسی کشتتوکاڵێکە ئەگەر نەخۆشیەک لە نەخۆشیەکانی زەیتون یاخود کەڕوو یاخود کرم دابێتی لە زەیتونەکە ڕەفزەکرێ وەرناگیرێت بەرهەم نایەنرێت یانی لەم کارگەی ڕەفزەکرێت بەڵام ئەگەر گریمان ئەم شتە تێپەڕ بوو بەسەرماندا ئێمە فەحسمانەیە فەحسی زەیتونەکە ئەو زەیتەی کە بەرهەمێت فەحسیەکەین کە چوار فەحسی سەرەتاییمانەیە کە یەکەمین کارگەین خۆشبەختانە لە عێراقدا کە ئەتوانین چوار فەحسی سەرەتایی بکەین بۆ بەرهەمێنانی ڕۆنی زەیتونەکە کە پیرۆکسایدە ئەسیدیتیە پیرۆفیناڵە کەی 270ە و لە دوایان فەحسانە کە زانیمان زەیتەکە کوالیتیەکەی ئەو کوالیتیە کە خۆمان دابینمان کردووە کە لەسەر ستیکەرەکانمان ئاماژەمان پێیاوە کە لە 100% بەرهەمێکی فرێش بەرهەمێکە کوالیتەکەی لە 100%دا ئۆرگانیە ئەکستراڤێرژنە کە ئەمە بەم قۆناغانە تێپەڕ بووین اینجا ئەتوانین بیکەنە ناو ئەم بتڵانەوە بۆ شێوازەیانی ئەوە نیە یەکسەر بەرهەم بێت و بکرێتە ناو بتڵەکەەوە لە دوای چوار فەحسەکە اینجا دەیخینە ناو ئەم بتڵانەوە تایبەتمەندی بتڵەکان چیە کاک پێیان هەر پێم خۆشە باسێکی بتڵەکانیش بکەی مادام لای بتڵەکانەوەی و لەگەڵ ئەوەشدا بەرهەمی سابوونیشم بینیەوە سابوونیش بەرهەم دەهێنن بەڵە خۆشبەختانە ئێمە لە ساڵی یەکەمە ئیسفادەمان لەو پۆماسە و پاژماوەی کە ئەمێنێتەوە لە کۆتا بەشی بەرەمێنانی ڕۆنی زەیتونەکە ئیسفادەمان لێ نەئەکرد بەڵام لە دوای دیراسەکردن و سوودمەندبوون لە وڵاتانی دەرەوە زانیمان ئەم پۆماسە ئەتوانین ئیسفادەی لێکەی بۆ بەرهەمێنانی سابوون و ئالیکی ئاژەڵ و خەڵۆزیش بۆیە ئەمە لە سەبات بە پرسیارەکەت بۆ سابوون خۆشبەختانە توانیمانە سابوونی ڕاستانیش دروستکەین تایبەتمەندی شوشەکە بێ شوشەیەکی تاریک بێ بۆ چونکە زەیتی زەیتون سیفاتێکیە کە تیشکی ڕۆشنایی تەسیرەکاتە سەر کوالیتی زەیتەکە بۆیە ئێمە شوشەکانمان بۆ کوالیتیە دروست کردووە کە شوشەیەکی تاریک بێت ئەوە یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئێمە کە جیا ئاکاتەوە لە کارگەکانی کەوە دووەمی یان ئەوەیە کە زەیتی زەیتون ئاسانتر کار لێکە کار لەگەڵ مادەی پلاستیکا بۆیە ئێمە شوشەمان هەڵبژاردووە ڕاستە ئەتوانین بڵین لە ڕیسعرەوە تۆزێک گرانترە بەڵام کوالیتیەکت پێەیە کە لە 100% تۆ دڵنیای لەو کوالیتی زەیتی زەیتونە زۆر باشە کاک پێم زۆر کات کە ئێمە ئەمانەوێت زەیتێکی سروشتی بکڕین کە سەردانی کارگەکانەکەین ئەو کارگانی کە لە ناو بازاڕ و لە ناو سنتەری شارەکانە هەیە ئەو بەرهەمانی کە لەبەر دەستیانەیە باستی لێواکەنەڵێت ئەمە بە پەستانی سارد بەرهەمەهێنرێت بابزانم بۆ بەرهەمهێنانی زەیتی زەیتونیش بە هەمان شێوازە ئێوەش سوود لە پەستانی سارد وەرەگرن بۆ ئەمە یاخودنا ئەفوان وڵای سەوتەکە دوازەح نەبوو بۆ من نەگەشت پەیامەکەت باشە دووبارە یەکەمەوە کاک پێم لە کاتێکا کە ماچین بۆ ئەو کارگە بچووکانی کە لە ناو سنتەری شارەکانە هەیە ئەو بەرهەمانی کە لە لای ئەوان هەیە ئاماژە بەواکەن ئەڵێن ئەو زەیتی کە لە لای ئێمە بەرهەمە هێندێت لە ڕێگای پەستانی ساردەوەیە بەرهەمهێنانی زەیتی زەیتونیش بە هەمان پەستانی سارد بەرهەمەهێنرێت یاخود چۆنە ئەمەیان بەڵێ ئێستا لە دوای شەرحکردنی کارگەکە تەواوە چمە سەر ئەو پرسیاری بەڕێستان و دوای ئامێریکی کراشەرمانەیە بۆ هاڕین و وردکردنی زەیتونەکە
ئیکات بە معجون و میکسینگ گروپێکمانەیە ئەم گروپە ئیشی جیاکردنەوەی بەرهەمی جوتیارانە ئەم گروپە کە پێکێت لە جیاکردنەوەی بەرهەمی جوتیاران وە پلەی گەرمکردنی ئەم بەشە ئەم ئامێرە میکسینگ گروپە 35 پلەی سەدی بۆ 25 پلەی سەدیە و دواتر بۆ ماوەی 45 خولەک تا سەعاتێک گەمێنێتەوە لەم ئامێرەدا و دوای مانەوەی ئەبێ بە معجونێک جوان جوان ئامادە ئەکرێت بەم ماتۆڕە نەقلەکرێت بۆ ئامێری دیکانتر کە ئەشمەسەر پرسیارەکەی بەڕێستان لەم بەشەدایە و ئەم بەشە سێ ئیشی سەرەکی هەیە و ئەم ئامێرە ئامێرێکە کە بەڕێگەی سنتەرفیوج بەڕێگەی عملیە تەریقەی سرعات جیا ئەکرێتەوە و خۆشبەختانە ئەم ئامێرە پێشکەوتوترین ئامێرە لە دوای ساڵی 2010ەوە و ئەتوانین زەیتەکە ئەم زەیتی ئەکستراڤێژنی کارگێڕاسانە هەم بۆ گەرمکردن و هەمیش بۆ ڕێگەی سارد سوودمەند بینلی و ئەم ئامێرە بە سرعەتی 2600 RPM زەیتەکەمان بۆ جیاکاتەوە لەو پاژماوە و ئاوەی کە تێدایە ئەگەر جۆت لە منە زۆر مەبەستم بوو لەسەر و پەستانی ساردە یان پەستانی گەرمە پرسیارەکەم بۆی لە هاوڵاتیانیش زیاتر ڕوون بێت هاوکارم لەنە پرسیاری کرد لەسەرەوەی کە ڕێگەکەی چییە بەڵام ئێمە زۆر جارڵێن زەیتێک کە گەرم کرا جارێکتر نابێ گەرم کرێتەوە یا بۆ منە ئێستا لای خەڵ ڕەنگە پرسیار بە بڵێ ئەم زەیتە بە پەستانی گەرم بەرهەم بێت ئێمەیکەی بڕۆن بەکاری هێنین بۆ چێشتێک بۆ هەر بابەتێکی تر مەترسیدار نییە یان پێچەوانەکەی ڕاستە ئێوە بە پەستانی سارد بەرەمیێن و واتە گوشینێکە ڕۆنەکەی دەرەچێت بە سروشتی تۆ دەتوانانی یەک جار گەرمی بکەیت ئەمە چۆن ئەگەڕوونکردنەوەکمان لەسەر ئەمە پێ بدەیت بۆ بەکارهێنەر کاتێک کە زەیتەکە بەکاردەهێنێت بەڵێ ئێمە تەریقەی ساردەکەمان لە میکسینگ گروپەکەیە بەڵام ئەمەلی جیاکردنەکەەوەمان خۆی ئەم جیازە دوو بەشی هەیە بەشێکیە کە پرێسکردنە کە بەی شێوازێ بۆ گەرمکردن ناتوانانی بەکاری بێنیتە نا بۆ ڕێگە ساردەکان نتوانی بەکاربیێنی کامە جوابی پرسیارەکەی بەڕێستانە بەڵام ئێمە پێشکەوتوترین ئامێرمان هێناوە کە ڕێگەی سنتەرفیوجە بە عملەی گێڕبۆکسە سورعەتە 1200 RPM لە دقەیەکدا دەسوڕێتەوە و زەیتەکەمان بۆ جیا ئەکاتەوە کە بەم تەریقەیان هەم ئەتوانیت گەرمی بکەیت و هەمیش بۆ ڕێگەی سارد بەکارێت بۆیە خۆشبەختانە ئەوەی کە باسەکرێت کە بە ڕێگەی پەستانی پرێس ناتوانانی بە هیچ شێوازێک گەرمی بکەیت بۆ خەتەرە بەڵام ئەم ڕێگەی سنتەرفیوژە ئەتوانیت بۆ گەرمکردنیش بەکاری بێنیت تا 200 پلە بە بێبوونی هیچ زیانێک کە ئێمە خۆشبەختانە خۆمان ماوەی 4 ساڵە بەکارێنی بۆ ماڵ و ئایلی خۆمان کە سوودمان بوون لێ و ئەمە سەبات بۆ پرسیارە بۆیە کرێت بڵین ئێمە ئەم جیازانە ئەکرێ بە دوو بەشەوە پرێس و سنتەرفیوجەکان بۆ ڕێگەی گەرمکردنی تا 200 پلە ئەتوانی گەرمیکێ بەڵام ئەم ڕێگەیە ئێمە پێمان باشەوە ڕێنمونی کڕیارانی خۆمانەکەین کە بۆ یەک جار گەرمکردن ئەم ڕۆنە بەکاربێنن ینی با دووجار ئیسفادەی لێ نەکەن و وەکو خۆشتان نەزان زەیتی زەیتون یەکێکە لەو زەیتانی کە گەرمترینە لە ناو زەیتەکانە بەڵام پرسیارێکی تر بکەم لەسەر شێوازی بەرەمهێنان و دروستکردنی زەیتی زەیتون لە کارگەکەی بەڕێستان ڕێگایەکی تر هەیە ئەویش پێڵەن ڕێگەی بە هایدرۆجین کراو ئێوە ئەم ڕێگایە بەکارهێنن یاخودنا ئەو ڕێگایش چۆنە گەرمکردن بەڵێ عادەتەن ئەم زەیتە کە بەرامێت بۆ ئەوەی زۆرترین ماوە بمێنێتەوە پلەی گەرمکردنەکەی ئەوەنەی من معلوماتم هەیە لەسەری تا 600 پلەی گەرمکردن ئەڕوات ئەو بڕە کە ئێمە ئەڵین لە 120 بەرهەممانە بۆ زەیتێکی باش بڕەکەی بەرز دەبێتەوە بۆ لە میکسینگ گروپەکە و عملیە ڕوویا و تەریقەی ڕوایات بڕەکەی ڕویا بۆ لە 150 ئەبێ بە زەیت بەڵام زەیتێک کە هیچ سوودێکی نامێنێتەوە زەیتێک ئەتوانین بڵین تەنها ناوی زەیتە بۆیە ئەم ئایدرۆجین کراوە من ڕێنمونی کڕیارانەکەم کە دوورکەونەوە بۆیە ئەم نەخۆشیە خراپانی کە ڕوویە سەرەتان ئەوەی کە هەیە بە دڵنیاییەوە هینی ئەوەیە باش کاک پەیام دوایین پرۆسە چییە بۆمان باسکەی وە لە دوایین پرسیاری منیش ئەوەیە خەڵکێکی زۆر کە ئێستا کۆمەڵک زەیتی سروشتی پەیدا بووە لە کوردستان ڕاستەوخۆ دڵنیە ئێستا کە تەماشای ئێمەش دەکەنەوە پرسیاریان لا دروست دەبێت بۆ نمونە زەیتی گوڵەبڕۆژاڵێ زەیتێکی 900 میلیلیتری ئەبێت چەند کیلۆ گوڵەبڕۆژە بەکاربێنین تاوەکو زەیتێکی سروشتیمان دەست بکەوێت بۆ لیترێک لە زەیتی زەیتون ئێوە چەند کیلۆ زەیتون خەرج دەکرێت سەرف دەکرێت تاوەکو
لترێک زەیتی زەیتون بەرهەم دێنرێت. ئەم پرسیارە خەڵک مافی خۆیەتی بیزانێ بزانێ زەیتونەکان چۆن دەگوشتێن چۆن بەرهەم دێن. دوجار ئەوان تێدەگەن کە نرخەکە ئەگەر لە چاو نرخ زەیتەکانی تریش گرانتر بێت هۆکارەکەی ئەوەیە کە زۆرترین زەیت بەکاردەهێنرێت. زۆر ڕاست لە کۆتا قۆناغا ئەم ئامێرەمان هەیە ئەمە ئامێری سەپەرەی ترە پاڵاوتن و شۆردنەوەی زەیتەکەمان تەنها بە ئاو بۆیە لە کۆتا بەشای ئەمە پێڵێن لە 100 سروشتی ئەو زەیتەی بەرەممانێناوە ئەمە بە تەریقەی 1200 RPM زەیتەکەمان بۆ ئەپاڵێوێت 100 فیلتەری ورد لەناو ئەم بەشەدایە وە زەیتەکە ئەکەوێتە ئەم بەشەوە یاخود جوتیار وەریەگرێتەوە بۆ خۆی یاخود ئەیفرۆشێتەوە بە کارگەی ڕاسان. ئەمە سەبارەت بە کۆتا قۆناغی بەرەمێنانی ڕۆنی زەیتون لەم کارگەیەدا سەبارەت بە پرسیارەکەت لە بڕی زەیتون لە سەدا چەندی تایە. عادەتەن وەکوەوەی کە ئێمە تەجروبەمانەیە لە 4 ساڵی کارکردنمانە زەیتونی کوردستان لە سەدا 12ەیە بەڵام ئەو زەیتونەی کە هەیە لە لای خۆمان ئێمە ئەو کەمیەتی کە خۆمان لە دەرەوە ئیکڕین لە 120 بۆ یان لە 100 کیلۆ 20 کیلۆ ڕۆنمان دەست ئەکەوێت بەڵام زەیتی کوردستان ئەوەی کە ئیکڕینەوە لە جوودیان لە 100 کیلۆ 12 کیلۆ زەیتمان دەست ئەکەوێت. بۆیە ئەتوانین بڵین ئێمە بۆ نرخی زەیتون گرانترە لە چاو ڕۆنی گڵۆبڕۆژە ینی خەڵک گەرم بەراوردە بکات بەراوردێکی ئەوەیە لە ڕووی نرخەوە زۆر زیاترە. ئێمە 1 کیلۆ زەیتون 1200 دیناری پێئێنە و زەیتونەی کە خۆمان بەدڵمانە کوالیتەکەیمان بەدڵەوە نسبەی زەیتیشی باشترە بەڵام سیرەکەین لە 100 کیلۆکە 20 کیلۆ ڕۆنمان دەستەکەوێت. بۆیە بۆ ئەم کەمیەتە هێشتا تەعبیە نەکراوە لە شوشەنان نەکراوە ستیکەری لێ نەدراوە بە بازاڕکردنی بۆ نەکراوە. بۆیە هەل لە ئێستا تۆ نزیکەی 8,000 دینارێت لەسەر وەساوە بە ڕۆنێکی سافی و ئەی شوشەکە لە دەوێ وڵات هاتووە کارتۆنەکەەوە بەشی تعبیە. بۆیە ئەم بەراوردێکی باش نییە ئەگەر لە بگەڵ ڕۆنی گڵۆبڕۆژا بیکەی بڵێ بۆ ئەم بە 30,000 یاخود ئەم بۆ بە 12,000. بۆیە ئەم فەرقەمان هەیە نسبەی زەیت بەڵام گڵۆبڕۆژە لە 145 تایە ینی ئەم بەراوردەی کە خەڵک ئەیکا کیلۆیە ڕۆنی گڵۆبڕۆژە ئەو گڵۆبڕۆژەی کە هەیە لە کیلویەکە لە 145 ئەبێتەوە بە زەیت. دەسەکانە خۆش بە کاک پەیام سەیوان بەڕێوەبەری کارگەی زەیتی زەیتونی ڕاسەن لە پارێزگای هەڵەبجەوە سوپاس بۆ تۆ سوپاس بۆ دەرفەتی کە پێت بەخشین سوپاس بۆ تیمی کورساتمان کە لەگەڵتان بوون ئەمڕۆ ماندوو بوون دەستخۆشیتان لێک